ڕاستیدا ئەم هێرشانەی کە لەلایەن دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێرانەوە و لەلایەن دەوڵەتی تورکیاوە دەکرێتە سەر خاکی هەرێمی کوردستان باشوور بەگشتی، پێمان وایە ئەمە گەلە کۆمەکێکی ئیقلیمی و ناوچەیە بۆ سەر ئیرادەی گەلی کورد بە چاوداخستن و بەسەرداخستنی وڵاتانی ئەوروپا، بەداخەوە ئەوانش هەمویان شاهیدی ئەو بۆمباباران و ئەم تۆپباران و فڕۆکانن کە بەسەر ئاسمانی باشووری کوردستانە دەسوڕێنەوە و خەڵکی سیڤیل دەکەنە ئامانج، ئەوانش بێدەنگن لە ئاسیدا، کەمە خۆی لە خۆیدا گومانێکە لەسەریان پێدەچێ بەڕاستی هەل لە ژێرەوە بە ڕێکەوتن و بە ئیتیفاقی ئەوان و بە ئۆکەی ئەوان ئەم هێرشانە ئەنجام بدەن. بەداخەوە ئەم هێرشانەی کە ئەو وڵاتانە دەیکەنە سەر باشووری کوردستان و بەتایبەتی هێز و لانە سیاسیەکانی کورد، پێمان وایە ئەمە دەرچوونە لە یاسا، پێمان وایە ئەمە پلانێکی تابڵەی گڵاوە لە ئاست میلەتەکەماندا. بەداخەوە لەگەڵ ئەم هێرشانەی دوژمنانیشدا لە باشووری کوردستان لایەنە سیاسیەکان خوان لە ناو خۆیاندا ناکۆکن، یەکگرتوو نین، هەر بۆیە ژێمە ئەو بازی قورسە دەدەین. باشترین ڕێگاچارەش بۆ خۆ دەربازبوون لەم قەیرانی کە تێیکەوتین، بەتایبەتی میلەتی کورد لە هەر چوار پارچەی کوردستان تێیکەوتووە، پێمان وایە باشترین ڕێگاچارە ئەوەیە ئەمە یەک بگرین، یەکگرتوو بین لە ئاست هێرشەکانی دەوڵەتانی دوژمن. یەکگرتووی کورد واجبێکی پێویستە لە ئێستادا، میلەتەکەمان لە هەر چوار پارچەی کوردستان یەک بگرێ، یەکگرتوو بێ لە ئاست پلانی دوژمناندا، تا ئێمە نێوماڵی خۆمان ڕێک نەخەین، بەڕاستی ئەمە ناتوانین بەرگری هەم لە خۆمان بکەین هەم لە میلەتەکەشمان بکەین. چ بۆ ڕۆژئاوای کوردستان چ بۆ باشووری کوردستان، تورکیا دەیوێت هەیمەنەی خۆی زاڵ کات، هەیمەنەی خۆی زاڵ کات لە ناوچەکەدا، ئەمە خەیاڵی خاوە بۆتە مەترسیەکی گەورە، ڕز و باغ و ژیانی هاونیشتیمانیان کەوتۆتە مەترسیەوە. بەڕاستی ئەمە جێگای نیگەرانی هەموو تاکێکە، پێویست هەموو تاکێک بێتە دەنگ و قبول نەکات و ناڕازی بیت و ناڕازایی خۆی دەرببڕێت. ئەم ناڕازاییە تەنها لە ناوخۆی ڕۆژئاوا کوردستانە نەمێنێتەوە، ئەم ناڕازاییە بچێتە دەروەی وڵات، لەوێ لۆبی بۆ دروست بکرێت لە بەردەم UN و ئەنجومەنی ئاسایش و وڵاتانی زلهێز، لەوێدا لۆبی بۆ بکرێت و قبوڵی ئەمە نەکرێت و فشارێکی گەورە ئەم ڕێکخراوانە فشارێک بخەنە سەر دەوڵەتی داگیرکەری تورکیا، هیچی کە لەشکرکێشی بۆ باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان نەکات. لانی کەم ڕێز لە سەروەری ئیرادەی خەڵکی ئەو دوو هەرێمە ئەم دوو پارچەیە بگرێت.